بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. برزان وخشوستان ميكك لمفهوم كان أما راكم وأمر لخزمتنا وكو ديار دل زورك لمزقوتكاني هريمي كل سنة إبني كاتك نيوجي تراويح كري لدواي نيوجي تراويح كا سيركي أو كسانيك أقات السنة ويتركا همويا مزقوت بجي الرون أما هلايكي زور قوري زۆر پێویستی بە چاکسازی هەیە. ئەمە عەزیزانم نوێژی ویتر ئایا دوو جار لە شەوێکە ئەکرێ؟ ئایا ئەکرێ ئێمە دوو جار نوێژی ویترمان کردبێت؟ طبعاً کۆمەڵە فەرمایشت هەیە کە نەهی ئەکا لەمە و کۆمەڵە فەرمایشت هەیە کە ڕێگە ئەدا بۆی کە ویترەکە زووتر بکرێ. ئەبێ ئێمە مەفهومی زانایان لەم بابەتە زۆر دوور و تەفسیل و دوور و درێژە من ئەمە کورتە و پوختە ئەوەتان عەرزکەم کە ڕئیمان هەیە لەسەرەوەی کە ئینسان سنەتەکەی ویترەکەی ئەکات و دوای شەو نوێژ بکە قەینەکە. لەسەر ئەو ڕێیە ئینسان نوێژەکەی بکە لەناو مزگەوتە. ئەمە یەک دوو عەزیزانم شتێکی زۆر گرنگ هەیە. تۆ ئەلێرە جەماعەتێک لە دەست دەرەچێ، جەماعەت 25 بۆ 27 خەیری هەیە، یعنی تۆ دوو ڕکات نوێی سنەتی ویتر سێ ڕکاتەکەی وەکو وایە 27 جار ئەم سێ ڕکاتت کردبێ. بۆیە ئیمامی موزەنی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەگەر بەهاتایە نوێژێکی بە جەماعەت بڕۆشتایە 27 جار ئەیگێڕایە نوێژەکە. عەزیزان قەت ئەجری جەماعەتی ویتر ناکاتە ئەوەی کە تۆ لە ماڵەوە جێبەجێەکەی، مەهما کار لە ماڵەوە چۆنی جێبەجێەکەی. لەبەرەوە عەزیزانم ئەبێ ئەم عادەتە لە کوردستانە تەرک کرێ، نوێژ بکە لە ناو مزگەوتا بە جەماعەت، ویترەکانە بکە بە جەماعەت ڕێک و پێک. هەر ئەتەوێ مەسەن ویتر لەو کاتانەکەی لە ڕکاتی ئەخیری ویترەکەشە لەگەڵیانە نوێژ بکە، ڕکاتی هەڵسەرەوە خۆت بیکە بە تەراویح بۆی تەراویحەکانە تەکمیلەکەی، بۆی ئەجری جەماعەتەکەت لە دەست دەرنەچێ. جەماعەت زۆر گەورەیە، یعنی عەرزێکەم ئەگەر لە مزگەوت چوویتە دەرەوە چووی لە ماڵەوە ویترەکەت کرد، ئەگەر 27 جار لە ماڵەوە ویترەکە دووبارەکەیتەوە ئینجا ئەجری جەماعەتەکەت دەزگیرێ. بۆیە عەزیزەکەم ئاگات لێبێ جەماعەتەکان لە مزگەوتا جێبەجێکە و ویترەکانیش لە ناو مزگەوتا جێبەجێکە. خوای گەورە لە گوناهی من و شوێ ئێوەش ببورێ و مۆفەق بن.